بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت ئەمڕۆ قسە لەسەر پلاندانان دەکەین. کاک شێرکۆ دێمە لای تۆ. وەکو لە پێش ناوبڕەکە پرسیارێکم لێکردی زۆر جار حکوومەت هێرێمی کوردستان وشەی بێپلانی دەدرێتە پاڵ یاخود تۆمەتبار دەکرێت بەوەی کە پلانی نییە. ئەمە ڕاستیە یاخود نەخێر غەدرێکە لە حکوومەتی هەرێم دەکرێت. وەکو دکتۆر ئاراس لە قسەکانی وتی کە پلان هەیە مؤسسەکان ێکە ئیشی خۆی بەڕێک و پێکی دەکات. کاک ئەحمەد دەڵێت نەخێر پلان نییە. ئەوەتانێ سۆزەخان لە ئەنجومەنی پارێزگاتەوە سەرۆکی لیژنەی پلاندانانە خۆی ئەڵێت ئێمە تەهمیش خراوین و پراوێز خراوین و کەس حساب بۆ پلانەکانمان ناکات. ئەمانە چیمان پێڵێن؟ بڵێ بەنای خۆی بەخشندۆ میهرەبان، من پێشتر پێم زەرورە کە لەسەر پێناسەی پلان ڕێبکەوین، چونکە بەڕاستی ئەوەی کە پەرلەمان جنابی دکتۆر ئاراس باسی دەکات ئەوە پلانی حساباتی ژنی و پرۆژە یاسایی بوجێ. پرۆژە یاسا و پلاندانان جیاوازیەکی زۆریان لەبێنا هەیە. ئەو پلانەی کە مەبەسمانە ئەو پلانەیە کە ئیجماعی لەسەر بێ، ئەو پلانەیە کە ئێرادە و ویستی هەبێ بۆ جێبەجێکردنی، ئەو پلانەیە کە کەفاءەت و توانای داڕشتنی هەبێ، ئەو پلانەیە کە یەکریزی و قودرەتی ئیشپێکردنی هەبێ، ئەو پلانەیە کە ئایندە دیاریکە بۆ ئەم هەرێمی کوردستانە، ئەو پلانەیە کە یەکریزی دروستکە بۆ هەرێمی کوردستان، ئەو پلانەیە کە ئاوات و ویستی هاوڵاتیان بهێنێتە دی. کە من دڵنیام بە هیچ شێوەیەک لە هەرێمی کوردستانە ئەمە نەکراوە بە حکمەوەی کە ئەزمموی زیاتر لە 15 بۆ 20 ساڵم هەیە لەگەڵ ڕێکخراونەی دەوڵەتەکان لە بواری پلانکێشی استراتیجیە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش بۆ پارێزگا بە پارێزگای هەرێمی کوردستانیش. ئەوەی سۆزەخان باسێکە ئەو پلان استراتیژی هەرێمی کوردستان ئەمە نسخەکەیەتی، ئەمە ئیمزای محافظی پێشوو پارێزگاری پێشووی سلەیمانی لەسرە کە ئەنجومەنی پارێزگاش مصادقەی لەسەر کردووە. ئەوە ڕسمی هەر سەد پسپۆڕ و خەڵکی نوخبەی ئەم شاری سلەیمانیە کە بۆ ماوەی ساڵێک ئیشیان لەسەر کردووە، بەڵام دواتر نەیان هێش جێبەجێ بکرێت. سۆزەخان فەرمووی هەندێک جێبەجێکراوە، من دڵنیام کە هیچی جێبەجێ نەکراوە لەبەرەوەی کە ئەو لیستەی کە لە محافظەوە دواتر ئیقرارەکرێت بۆ پرۆژەکان بە هیچ شێوەیەک ئەنجومەنی پارێزگا بەڕاستی سەلاحیاتی نەدراوەتێ کە بتوانێت گۆڕانکاری تیا بکە. ئەمەش بەحسێکی ترە کە هەر خۆمان سەرپەرشتیمان کردووە لە ماوەی ڕابردووە لەگەڵ UN نەتەوەی گرتوەکان لەسەر ئاستی عێراق باس لە پارێزگا بە پارێزگا هەرێمی کوردستان و عێراق ئەکا کە باسم لەم دوو بەڵگەیە ئەوەیە کە ئەمانە ئیقرار کراون و بەناو ئەوانی تایە کە سەرپەرشتی کراون و لەسەر ئاستی جیهانی پەسەند کراوە و $1 ملیۆن تیا سەرف کراوە. ئەمە باس لەوە کە ئەبێ ئەمە پلانی تەنمەویمان هەبێ. پلانی تەنمەوی بە معنای هۆکارە کاک شێرکۆ ڕوونی بکەیت بە سەراحەت ئەوەی پلانانە خەڵکی هێندە شارەزا و پسپۆرتیایە بەشدار بوون بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراونێ و دەوڵەتیەکانە ئەو هەموو خەڵکەی تایە ئەو هەموو پارەی بۆ سەرف کرا و لە ئەنجامی شەپلانەکە جێبەجێ هۆکار هەوەیە کە ئیرادەیەک هەیە ناوێت پلان لە هەرێمی کوردستانە بێتە دی. ئەو پلانە تەنمەویی کە ئەبێ ئەم ئیرادەیە دەسەڵاتی ڕاپەڕاندنە مەرج نییە. نەخێر خەڵکانی دڵسۆزمان هەیە لە ناو حکوومەتە، خەڵکانی دڵسۆزمان هەیە لە ناو پەرلەمانە، لە ناو یەکێتیە، لە ناو پارتیا، لە ناو ئۆپۆزیسیۆنە، بەڵام لە ناو ئەوانەشا بە هەمان شێوە خەڵکانێکمان هەیە ئەتوانم ناویان بنێ مافیای ئەم هەرێمی کوردستانە ناهێڵن بە هیچ شێوەیەک پلان سەر بگرێت، چونکە پلاندانان دژ بە بەرژەوەندی ئەوانە، پلاندانان یعنی لە ناوچوونی ئەوان، پلاندانان یعنی بە منەظەمیکردنی سەرفی بۆچی نوخبەی دەسەڵات ئەوانەی ئێستا لە دەسەڵاتن لە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات بەرژەوەندیان لەوەدایە کە پلان جێبەجێ نەکرێت. بۆچی پلاندانان کۆتایی ئەوانە یاخود پلان جێبەجێکردن؟ هەندێک هەن لە ناو هەرێمی کوردستانە بوون بە خاوەن ئێرادەیەکی سلبی بەرامبەر بە پلاندانان. ئەوانن کە بەرژەوەندیان لە نەبوونی پلانایە، ئەوانن کە بەرژەوەندیان لە بوونی فەوزایە هەیە، لە دابشکردنی بودجەی هەرێم و داهاتی هەرێمی کوردستان بە فەوزا لەم هەرێمی کوردستانە، بەوەی کە سوود لە هەلومەرجی فەوزا لە ئابووری و لە ئیکۆنۆمیکی هەرێمی کوردستان ببینن. ئەوەی کە جەنابی دکتۆر ئاراس باسیەکە ئەوە پەبلیک فاینەنس مانجمنت سیستمە کە باس لە دارایی گشتی ئەکا. ئێمە باسمان لە تەنمیە بە معنای ئەوەی کە ئێمە ڕۆیای سیاسیمان بۆم هەرێمی کوردستانە، خوتەی سیاسیمان بۆ 5 ساڵ و 10 ساڵی داهاتوو باسی دەوڵەتی کوردیەکەین چۆن بیهێنینە دی. ئێمە باس ئەبێ پلانی کۆمەڵایەتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەم هەموو قەیرانە کۆمەلگای هەرێمی کوردستان بدەستیەوە ئەناڵێنێ پلانی استراتیجیمان بۆ چارەسەرکردنی بەرەو چۆ ئەڕوات بەرەو چۆی ئەبین. اینجا باری ئیکۆنۆمیک و بێکاری و ئاستی گرانبەهایی و ئاستی عملە و بەزمڕزمی ترکە بەڕاستی ئەمانە هەمووی نەوت و دارایی و اقتصادی ئەم هەرێمی کوردستانە ئێستا بەغالێمان ببڕێ ئێمە بەرگەی چەنەگرین. اقتصادێکی معلقە بە نەوتەوە، ئەم نوع ئابووریە پێوترێ ئابووری معلق بە نەوتەوە، هەڵواسراوە بە نەوتەوە.
هەرێمی کوردستان ئەوە تا وەزارەتی کشتتوکاڵ پلانی استراتیژی کە خۆشمان هاوکاریمان کردن بۆ ماوەی 10 ساڵ لە هەرێمی کوردستانە دایاننا 10 ملیار دلار بودجیان بۆ تەخمین کرد ئادەی کوانێ پلانی استراتیژی وەزارەتی کشتتوکاڵ بۆ کوشتیان بۆ نیان هێش سەر بگرێ بەڕاستی کاتێکی لێرەیە کەیتر ئێمە ئەوە بڵین کە ئەبێ ئەو ئیرادەیە دیاری بکەین بە وازحی و بە دوایە بگەڕێین بزانین چیە ناهێڵێ ئەم مەکینەی گەشە سندن و پێگەیشتنی هەرێمی کوردستانە کار بکاو هاوڵاتی سوودمەند بێ چێن ئەوانەی کە لە شوێنێکی وەکو سلەیمانیە لە 2023 5 ملیۆنێر لە هەرێمی لە سلەیمانیا هەبوو لە پارێزگای سلەیمانیا لە شاری سلەیمانیا بەپی داتای ژووری بازرگانی سلەیمانی 5 ملیۆنێر لە سلەیمانیا هەبووە لە 2023 لە 2013 2900 ملیۆنێری تیا ئێستا کە ئەمە لە هۆکارەکانی ڕاگەیانیشە بڵاو کراوەتەوە سەیری ئەم فەرقە تەبەقیە گەورەیە بکە کە دەرەنجامی بێپلانی و بێبەرنامەی کەواتە کاکشێرکۆ تۆ تا چەندە هاوڕایت لەگەڵ ڕای ئەو کۆمەڵە ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر و چاودێرە کە دەڵێن لە هەرێمی کوردستان پلانێک هەیە بۆ درێژەدان بە گەندەڵی بۆ درێژەدان بە هەدەردانی سامانی گشتی من ئەڵێم لە هەرێمی کوردستانە دوو جۆر شێوازی کارکردن هەیە شێوازی یەکەمیان ئەوەیە ئەو ئیرادەیی کە ناهێڵێ گەشە بکەم هەرێمی کوردستانە بۆ لەبەرەوە ئێوە خۆی بەتەنها گەشە بکە لەبەرەوەی کە لە 5 ملیۆنێرەوە بۆ بە 2900 ملیۆنێر ئەو ئیرادەیە کە ناهێڵێ بە هیچ شێوەیەک پلانێکی تۆکمەی دامەزراوی علمی لەم هەرێمی کوردستانەیە کار بکە و هاوڵاتی لێ سوودمەند بێ و فەرقی چینایەتی و طبقەی کەم بێتەوە لە هەرێمی کوردستانە و بتوانین داهاتی هەرێمی کوردستان لەبری ئەوەی جادەیەکی جوانمان بۆ دروست بکرێت بە تەنها بە پێ تەسریحی سەرۆکی هەرێم لە ئیتالیا ئەڵێ هەموو هاوڵاتیەک 4000 دلار ساڵانە دەخلی فەردە لە هەرێمی کوردستانە ئەکرێ بەشی تاک بێ لە هەرێمی کوردستانە یعنی گەر خێزانێک 5 کەس بێ 5 کەڕە 4000 دلار یعنی 2 دەفتەر لە ساڵێکا داهاتی خێزانێک ئەبێ ببێ لە هەرێمی کوردستانە دەرەنجامی تەوزیعکردنی ناتیجی قەومی ئیجمالی کە پێوترێ GDP کەەوە پێوەرێکی نێودەوڵەتیە لەسەر ژمارەی دانیشتوان ئایا هاوڵاتیان با لە خۆیان بپرسن ئایا هاوڵاتیەک بەقەدەر 2 دەفتەر دلار خەدەماتی لە حکوومەتەوە دەسەکەوێ ساڵانە کەوا بێ ئیرادەیەکی وازە هەیە من نایانێ مافیا بەڕاستی ئەوانەی کە ناهێڵن ناڵێم لە هەموو شوێنەکە و هەمووان وان ئەڵێم ئیرادەیەک هەیە هەندێک هەن قۆرخی قدرەتەکانیان کردووە تواناکانیان کردووە کۆنتترۆلی بازارەکانیان کردووە کۆنتترۆلی سەرچاوەکانی ئابووری و سیاست و کۆمەڵایەتیان کردووە لە وڵاتەیە ئەتوانی ئەمە ناو بنێ پلانی مافیایی بەتەکید پلانی تێکدەر پلانێک کە ئەبێ کۆمەلگا بەڕۆڕووی ببێتەوە ئەبێ کۆمەلگا ئەگەر بێ بژی ئەگەر بێ گەشە بکە ئەگەر بێ ئەم هەرێمی کوردستانە لە ماوەشی قیاسیە پێشی دووبەی و شوێنەکانی ترباتەوە کە لە ماوەشی قیاسیا گەشەیان کرد کە ئەوە ممکنە بە بڕای من ئەبێ محاربەی ئەو ئیرادەیە بکرێت کە کەمینەن توانیوانە کۆنتترۆلی زۆری نەبکەن لە هەرێمی کوردستان. زۆر سپاس کاک شێرکۆ. دکتۆر دێمە لای تۆ وەکو گوێت لە ڕاکانیان بوو من نامەوێت دووبارەی بکەمەوە هەمویان ڕەشبینن بەرامبەر بەوەی کە شتێک نییە لە هەرێمی کوردستانە ناوی پلان بێت و بگرە کاک شێرکۆ لە دوا جملەی خۆی وتی پلانێکی تێکدەرانە هەیە پلانێکی مافیایی هەیە کە کەمینەن ئەیانەوێت قۆرخی هەموو کایە و کەرتەکان بکەن. ئەمە تۆ وەکو کەسێک کە لە ناو پەرلەمانیت و ڕەقیبێکە بەسەر هەموو دامەزراوەکانەوە ئەمە تا چەند ڕاستە؟ وڵای کە من وتم کێم و کۆندان پەرلەمان نام دووەم ئەو بەڕێزانە کە قسەیان کرد ئەوە ڕاستی نوێنەری حکوومەتیکەنە باید نوێنەری حکوومەت لێرە بێ وەڵام بەڵام من هەندێک ئەرقامتانەیەمێ وەکو بەڕێز کاک شێرکۆ پابلیک فاینانس مانجمنت وایوت ئەوە ئیدارەی مالیەی عامەیە نەخێر لە موازنەی هەموو وڵاتێک پێکاتووە لە دوو بەش موازنە بەشێکی پێڵێن موازنەی وەگەڕخستن موازنەی تەشغیلی بەشەکەی کەیان پێڵێن موازنەی ئێستثماری لەبەرەوە ئێستثمار و پرۆژەکانی مالی گشتیە نەخێر پرۆژەکان لە موازنایە جەناب دووتی لە موازنانیە جەبان نەبێ بەڕەت دوو بەدەل کاک شێرکۆ منەوە مجرد هەندێک معلوماتی خەمە بەردەستان پێی رازین بە سەرچاو پێی رازینین هەر بە سەرچاو من بەعز حقایقی علمی خەمە بەردەستان ناکۆمە ناو مناقەشاتی ئەوەوە موازنەی هەموو عالم هەر وڵاتێکەگری پێکاتووە لە دوو بەش بەشێکی پێڵەن موازنەی تەشغیلی بەڕێوەبردننی کاری وەزارەتەکانی ڕۆژانە و خزمەتگوزارەکان بەشەکەی کەشی پێڵەن موازنەی ئیسیسماری کە تێگڕا پێکاتووە لە مەشروعە ئیسیسمارەکان جا ئەو مەشروعانە لە ئەنجومەنی محافەزە ڕازی ینی بڕیاریان لەسەر داوە و شوێنێکیکە
بڕیارەکەی ڕەت کردوێتەوە پرۆژەیەکی هێناوە ئەمە بابەتی چکەیە یان ئەو پرۆژانە پرۆژەی مافیایین یان مافیایینی نۆک و کاک شێرکۆ باسی کرد ئەمە مۆزوعێکە عیلاقی بە منەوە نییە بەس بەپێی لە کاچینە سەر سایتی پەرلەمان و ئەو خۆتەی موازنە ئەبینین ئەوەندەی ئەم 3 ساڵی پێشوو من سێرم کردووە لە 1969 بۆ موازنەی تەشغیلیە لە 130 بۆ موازنەی استثماری بۆ مەشاریع یەک دقیقە هەر بۆ معلوماتی بەڕێزت ئەگەر سەیری لێرە مشکلەی چکەمانەیە نازانم تا چەند ئەگونجێ لەمە دووە حکوومەتی هەرێم هەموو موازنەکەی بەڕاستی پێویستە بێنێتە هەموو شوێنێک مەسلا بەڕێزێکی وەکو کاک ئەحمەد کە بواری پلاندانانە نەیدیوە مناقەشەی نەکردووە مەسەلە ئەژڵێ نییە بەڵێ هەیە 32 جلدمان هەیە 31 جلد دەربارەی هەموو حسابەکانی موازنەی تەشغیلی و 31 جلدیشمان هەیە دەربارەی پرۆژەکان لەسەر ئاسی وەزارەتەکان بەڵام ئەم بەڕێزانە نەیان دیوە بەڵام ئەگەر بوارم پێبن ئایا واردە لە عالەمی شاوایە ئەوە بچێتە بەردەمی خەڵک هیوادارم لە هەرێمی کوردستان ئەوە بڵاو بێتەوە بە خواریشەوە لەسەر سایتی پەرلەمان هەیە بەڵام هەموو کەس دەستی ناگا بە سایت و ئینتەرنێت و خەڵکی یاسایی دابش کرێ بەسەر هەندێک منەظەماتوان ئەو کاتە بەرچاوڕوونی باشترێ بەڵام ئێمە لژنەی تایبەتمەندمان هەیە لە پەرلەمان ئەم لیژنانەیەکی 10 کەس بۆ 12 کەس نوێنەری خەڵکن ئەی تۆ نوێنەرەکەت لەوەیە چێ نوێنەری دەنگدەرانی ئەوەی کە دەنگی یاوە بە دەسەڵات چه ئەوانەی کە دەنگی داوە بە ئۆپۆزیسیۆن نوێنەرانتان لەوەیە نوێنەران ئەوانە ئەبینن ڕقەمەکانیش مەسەلا کە بەڵام زۆر جار نوێنەری خەڵک ڕئیشی هەبێ گوێ لێ ناگیرێت چونکە هەروەکو جێگری جەناب لە بەرنامەیە کاوتی ینی شتەکە زیاتر بە تەوافق ئەچێت لە ناو پەرلەمانەوە ئەمەش حەقێکی شەرعیە کە زۆرینە و کەمینە وەڵی تر پەرلەمان هەموو عالەمێک زۆرینە و کەمینێ و تەوافقە ئەگەر سیستمێکی کە مەسەلا هەرێمی کوردستان ئەوێت مەسەلا بێنێتە کایەوە لە بەرژەوەندی هەموو لایەک بێ قەیچێک ئەوکو پێشنیارێک لە ئەمریکا بە تەوافق یارمەتی دقە بەس شتێک ڕاست بکەمەوە بە کاکە دکتۆر من نەموت حساباتی ختامینی من گوتم هەیە نەک قوتەنیە بەهەرحاڵ بام حساباتی ختامی وتمە دیار دەکەوی بێپلانی هەیە بۆ چونکە وەکو جەنابەت باس کرد کە 131 بۆ ئیستثمار دادەندرێت لە میزانی دەوڵەت ئەو 131 وەکو خۆی هەموو لە ئیستثمار سەرف نەکرا جزئێکی زۆری دووبارە دەستەوە بۆ تەشغیلی یعنی ڕؤیای ئەو خوتەیەکی ڕؤیای ئەوەی کە جەنابی دکتۆر لە خوتەیە ڕؤیای بۆ داهاتووی هەرێمی کوردستان ئەمان با بەرەو چوو وتمان لە 1969 بە لە ساسیوەک هەر بۆ یعنی کە سێری ئەو بەیاناتەکەی 3600 پرۆژەی بەردەواممان هەیە کە ئێسایشی تیاکرێت و بۆ داهاتوش 680 پرۆژەمانەیە بینەوە سەر پلان لەناو قسەت لەسەر موازنە کرد لەناو بودجەی هەرێما دەوترێت کە بودجەیەکدا دەنرێت بۆ دامەزراندن و ئەوانەی دادەمەزرێن بەڵام ئەوەتانێ دەبینی ئەمە لە کۆتایی ساڵە ناوی ئەوانەی کە تەعین بوون و دامەزراون ئیعلان دەکرێت ئەو پارەیە لەناو بودجەیە بۆ کوێ دەچێت ئایا ئەمەش بێپلانی نییە کە لە هەرێمی کوردستانە پارە تەرخان دەکرێت بۆ ئیشێک بۆ پرۆژەیەک بۆ دامەزراندن و دواتر دیار نامێنێ و پارەیە بۆ کوێچێت دوای 6 مانگ بۆ نمونە لە تەصدیقکردن و پەسەندکردنی بودجە و پارەیە دیار نییە چی لێ دێت باشە ڕێم پێن شەرحی کەمونم بڕن بەڵێ ئێمە خۆمان بە لیستی دەسەڵات و لیستی معارەزەوە زەخت دەکەین لەسەر حکوومەت کە دەرماڵە و معاجزیاکە مەسەلەن بۆ نمونە ئەمە کارێکی باشە ئەوە من وەکو کەسێک ڕێی خۆم ینی ڕبم ئەوە ڕێی زۆرینە ئەندامانی پەرلەمانە بە دەسەڵات و بە ئۆپۆزیسیۆنەوە ئەمە ڕێی من وەرەگری ئەو کاتە لە کۆبوونەوەیکی داهات کۆبوونەیەکە کە بە تەنیا دانیشم لەگەڵ تا بۆی مناقەشات دروست نەبێ وەڵامی خۆمەیەمەوە وەکو چۆن لەوێژ وەڵامی خۆمەوە بەڵامی سا لێرە با نەبێ بە مجادلە حەزەکەم تۆزێ مناقەشەکە مناقەشەیەکی علمی بێ ئاساییە آخر علمی بێت بەشمان هەبێ بە علمی مناقەشەی بکەین علمی نا بەڕێز هیوادارم یعنی هیوادارم بە قسەکان تەواوکەین و نەبێ بەوەینە بۆ نمونە کە تۆ زەختی لێەکەیت مەسە 6 تریلیۆن دانراوە
یان 5 تریلیۆن و نیو دانراوە بۆ ڕەواتب و دەرماڵە بۆ معاش و دەرماڵە دوایی کە زەختی لەکەی ژمارەیەکی زۆر تەعینەکەی یاخود بە کاتی یاخود بە دائیمی دوایی دەرماڵەکان زیاد دەکەی دوایی فیئاتی کەیەتە پێشەوە داوای ئەوە کات لە دەرئەنجام ئەو پارەیە زیاد دەکات لە 5 تریلیۆن نیو یان لە 6 تریلیۆنەوە بۆ 7 تریلیۆن معنایە تۆ عەجزێنی نەقسێنی لەو پارەیە بە بڕی چەند بە بڕی 1 تریلیۆن مجبوری تۆ تەختەیەکی چووکە بە ئیلزام لەسەر حکومت لە ڕێگەی ئەوەی کە پەرلەمان ئیجباری حکومەتی کردەوە و پارەیە سەرفکە ئەمە لەلایەک لەلایەکەوە لە هەموو عالەمە لە سیستمی حسابیە لە سوێکی 12 تەصفیه حسابا دەکرێت کە تەصفیه حسابا دەکرێت ئەو کاتە تۆ ئەو پرۆژانەی کە ئێمە هەمانە ئەو نەفەقاتی کە ئێمە هەمانە لە هەرێمی کوردستان لەوە زیاترە بە پێی ئەو پێشینەیی کە بۆمان دێت لەبەرەوە ئەمە لەلایەکەوە کە ئێمە ئیقراری بودجە ئەکەین لە مانگی 5 کۆتایی پێ یان لە مانگی 6 دواتر ئەمری سەرۆکایەتی هەرێمی پێ دەرەچێت ئەبێ بە یاساکە دواتر تۆ چەند مایەک دەمێنێت مەسەلەن مانگی 7 و 8 و 9 دەمێنێت جاری وایە مانگی 8 و 9 تا 12 دەمێنێت لەو کاتە پرۆسەی تەندەرین کە دەستی پێەکەیت ئەخایێنێت دکتۆر گەر قسەکان تەندەری نەخایەنێ کا خایەنێ جاری واشە هەندێک تەندەری نەگەڕێتەوە مقاول نایەت جێبەجێکە لەبەرەوە برێک لە مەشاریعی سیسماری جێبەجێ ناکرێ و دواکوێ ئەو پارەی کە ئەمێنێتەوە دوای بۆچی بەکارێت بۆ تەصفیە ئەو عیزانەی کە دروست بووە لە دەرەنجامی ئەو زەخەواتە هەموو شتانە دکتۆر بە پلانەکرێ هەمووی بە پلانەکرێ بەس لێرەدا بەڵام مهم ئەوەیە لە دوای سوێکی 12 تەمویلی مەشاریع ناوەستێت تەمویلی مەشاریع ناوەستێت بەڵام ئەو پارەیە کە هەیە مەسلەیەکی حسابی بێت لە سوێکی 12 تەصفیە کرێت بەڵام تەمویلی مەشاریع ناوەستێت جارێک کە باسیەکەمەوە ئەو پێشینەی کە لە بەغاوە بۆ هەرێمی کوردستانە بەشی هەرێمی کوردستان ناکە بە تایبەتی ئەو زەختەی کە پەرلەمان و زۆر جاریش دەستگاکانی حکومت لە وەزارەتی داراییەکات لەبەرەوە تووشی ئەو حاڵەتان نابین. زۆر سپاس بینەرانی عزیز ئێستا کاتی ئەوەیە ئەو میوانانە پرسیارەکانیان ئاراستە بکەن و پاشان گفتوگۆکەمان بەردەوام دەبێت. واللهی لەسەر ئاستی ئاگام لە تۆی ئەزانم زۆر ئەزانم نەنە بە تەکیدی بەڵێ نەنە بە تەکیدی ناسایە توان لە کاتی خۆتانە منە کەس ساینشی لێرە چەند کەس پرسیارەکات 1 2 3 4 کەس پرسیارەکە چکە نایەتەوە بۆ لاتان کامێرە ئاگادار بن لێرە چەند کەس پرسیارەکات 4 5 6 دوو کەس لێرە پرسیارەکە ئەمە 6 کەس لێرە چەند کەس پرسیارەکە 1 کەس چەند کەس پرسیارەکە لێرە ینی 9 کەس ئالە 9 کەسمانەیە ئەتوان لە کاتی نەکەی ئەتیادی کە دیێتەوە سەرتان مناقەشەی خۆتان بکەن من نەزانم نەر تۆ شینە من نەزانم تۆ یەکجار ئەبێ حەقە بەمەوە ئاگام لەوەیە ئالان حازرین مایکەکە لای ئەو کچێ کە پێم وتی ناوی خۆت بڵێ و بزان پرسیارەکەت بۆ کامیانە نەنە بەتای بەرنامەکە ئسلوبی بەرنامەکەی ئەوە نییە بێ بەچە لە حانێ مناقەشەی ئەلمی ئەەکەین نەنە ڕەبتی بەوە نییە نابە تەکیدی ئێمە حازرین تۆزێک قسە بکەی بۆی گویان لە دەنگت بێت بەڵێ دکتۆر ببوورە لا إله إلا الله ئالان حازرە ئەو کچە بۆ ئەو خانمە بۆی قسەکەی بکە توا عەزیەت نەبێ مناقەشەکە دانێن بە کاتی بەرنامەکە فەرموو سەرتا دەستخۆش بۆ میوانەکان ساکە عومەر خوێنکار پرسیارێک مەیە بۆ هەر یەک لە میوانەکان
نەبوو وەک مناقەشەکەیە ینی بەشێکی ئەوە بوو وتمان نەبوونی شەفافیت هەیە و پلانیش ئەبەستێت و بە شەفافیتەوە کاتە ئەگەر گەندەڵیەک وڵاتی گەندەڵی گرتبێتی و هیچ شەفافیت نەبێ کاتە ئێمە پلان بۆ کێدا ئەنێن وە ئەم پلاندانان تەنها بە فیرۆدانی هەنێک لە پارە و کاتی ئەم پسپۆرانە نیە لە وڵاتەیە ئەو پرسیارێکی گشتی بوو بۆ هەر چواران بەڵێ پرسیارێکم بۆ خاتوسۆز وەک وت ئێوە لە ناو ئەنجومەنە پلاندانێن دوای بە قسەتان ناکرێ و خاڵێکی زۆر گرنگیشێ لە ناو سلێمانیە کە ئاماژەشیان پێەیە شوێنەوارەکان هەیە ئەم شوێنەوارانە هەمویان تێگەدرێن یانی وێرانەکرێن ئەمە بۆچی ئاوا لە هەر وڵاتێکی تررا ئەو شوێنەوارانە هەبووە ئەکرانە مرکزی سەقافی ئەکرانە شوێنی کەلتوری ئەکرانە شوێنی گەشتیاری زۆر گرنگ کە ئێمە لە سلێمانیا چەندەها بینای وامان هەیە ئێستا لە ناو بازاڕت یعنی چەندەها بینامانێ ئەڕوخێندێ یعنی کەسی نازانێ ئەکرێ بەچی چۆن ئەبڕێەوە ئەبرێ ئەمە بۆ ئێوە هەوڵێگریان کە ئەمە کۆنتترۆل بکەن ئەکرێن بە بازار و مۆڵ بەڵێ هەمووی بازار مۆڵ ینی پرسیارێکیشم هەیە بۆ بەڕێز کاگاراز ئەڵێ پلانێمە بۆ هاوڵاتی داهێنین ئەگەر هاوڵاتی پلان نبینێ کەواتە پلان بکێ دانرێ من کە پلانێک نبینم بۆ منی هاوڵاتی بێ و پلان من نبینم کەواتە ئەو پلانە من چی لێ بکەم کە تۆ لە ناوهۆڵەکانی پەرلەمانە ئەم پلانە ئەبینی تو وردەکاریەکانیت هەیە بۆ ئێوە هەوڵتانەیە و تا ئێستا هاوڵاتیان بە وردی ئەم پلانانە ببینن ئەو شتانێکە باسەکرد مجەلەد و نەظام ئەمانە بۆ ئێمە نایبینن بۆ بەس ئێوە بینن یاخود ئەمەش جۆرێکە لە بێپلانی دیسانەوەکە لە بێپلانێکی تایە نابێ ئێمە هاوڵاتی ببینین پرسیارێک تاویشمە بۆ دکتۆر شێرکۆ وەک باسی کرد یعنی ئیرادەیەکی سلبی هەیە دژی پلان کەواتە ئەگەر ئیرادێکی سلبی هەبێ دژی پلان ئێمە لەم وەزعی ناو کوردستانە ئێستا کە گەندەڵی بە تەواوەتی گرتوێتیەوە ئێمە چی بکەین چارەسەر چیە لێرەیە بە ئاماژەش بۆی کە ئێمە لە ناو پلانەکانی کوردستان ئەگەر پلانیش هەبێ ڤیژنمانونە زۆر سپاس بۆ تۆش دوای ئەو ئاسایە هەر لێرەوە تۆنێ قسە بکە ژیر فواد خوێندکاری یەک دقە ئێستا پێتەڵم فەرموو ژیر فواد خوێندکاری زانکۆ پرسیارێکم بۆ سۆزەخانەیە ئەگەر وەک ئەوان وەکو ئەنجومەنی پارێزگا پاراوز خراون و هیچ ئیشێکیانە بۆ بەردەوام لە پۆستەکانیان ئەو درێژاندانیە بە گەندەڵی هەن تۆ لە بەرامبەر پۆستەیە بودجەی بۆ دیاری کرا و بودجێک لە حکوومەت وەرەگری ئەو شەبێ بیانوێک بۆ حکوومەت کە ئەنجومەنێکی پارێزگا هەیە و پلاندانە کە تۆ هیچ ئیشێکی پاراوز خراوی فەرم چنەوە ماڵی خۆتانە لەگەڵ ڕێزمانی سپاس بۆ تۆش دوای ئەو یەک دقە ئێستا پێتەڵم فەرموو هلال محەممەد خوێندکاری زانکۆ والله من وەکو ملحاساتم لەسەر بەرنامەکە کە یادگەر پرسیاری هین ملحاز لەسەر نەژەناب تێ نایتۆ کە بەرنامەکە لەسەر پلان دانیت ناکرێت تەسکیکردە بچووکردەوە لەسەر شاری سلێمانی پرسیارێکدا ڕاستی بۆ سۆزخان چونکە ئەو ناتوانێت لەسەر شاری هەولێر قسە بکات قسە بکات بەرپرسانی و شاراڵێن تۆ بە چ ینی سیفەتێک هاتووی لەسەر ئەوێ قسە سەرۆک لیژنەی پلاندانانە لە پارێزگای سلێمانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆیە بەو شێوەیە پرسیارم لێکرا گینامە بەستمەوە نەبوو شتەکە لە سلێمانیا بچووکەینەوە ئەگەر ئاگاداریش بیت بۆ ئەوەی ئەو تێبینەی تۆش و بینەریش تێبگات لە وەزعەکە بەس لە سۆزخان باسی لەگەڵ ئەوە باسی شاری سلێمانیم کرا گینات مناقەشەکانی دیکەی سەر مێزەکە باسی هەرێمی کوردستانە قسم لە پلان و پلان تقریبا جیاوازی لەگەڵ استراتیژ زۆر گەورەترە لە پلان لەوە دکتۆران شارازدن لە بۆ شتەیە پلان تەکنیکی نانی چۆن بڵێ هەنگاوەکانی استراتیژە کەوت استراتیژی پلاندانان هەبێ زۆر دووربین بە مۆزوعەکان ئەی تۆ فۆرکاستنی ئەی وردبینی دووربینی بۆ مۆزەکە بۆ پرۆژەکەدا نابێت تۆلی پلانی استراتیژی بۆ بابەتێک ئایا کە تۆلی پلانی استراتیژی بۆ لە پرۆژگا کۆڵنەوە کە پرۆژێدان و استراتیژی بۆ ڕێکلەکەدنەوە ینی لێژنێدانراوە بۆ وردبینی وەکو دووربینی بۆ مۆزەکە پرسیارەکە ماڕاستی سۆزانخان ئەوە بوتم کە لیژنەی پلاندانان لیژنیان هەیە وەکو دووربینی بۆ مۆزوعەکان تۆ پلانەکانشان مودەی پلانەکانیان چەند ساڵە تۆ پلانەکانیان بۆ 20 ساڵە بۆ 10 ساڵە بۆ ساڵی 2013 بۆ نمونە ئەجا پرسیارێکش ماڕاستی کاک دکتۆر شێرکۆ بەو ڕەشبینی خۆی باس پلاندانان و مافیا و وەزعەیە من وەکو قەناعاتی مەسەڵەن خۆی چەند قەناعاتی بە پلاندانان و استراتیژی هەرێمی کوردستان هەیە چیشی بۆ بکرێت ینی بۆی استراتیژی پلاندانانی هەرێمی کوردستان سەرکەوتوو بێت و ئیرادەی ئینتیمای تاکیش هەرێمیش نانی گەشتبین بە وەزعەکە بەڵێ سپاس بۆ تۆش دوایەوە فەرموو ڕایەش فارۆق خوێندکاری زانکۆ پرسیارەکەم بۆ سۆزانخانە باسی ئەوەی کرد کە سلێمانی کراوە پایتەختی ڕۆشنبیری
ینی ئەمە ئیش بۆ زۆر لایەن نەکراوە ینی چۆن نەتوان ئیش بۆوانش بکەن کەڵەکە بوونی کێشەکانەوە خۆی بۆ خۆی بەبەستێ ئەوەیە کە کراوە بە پایتەختی ڕۆشنبیری بە پلان نەبووە نا بە پلان بەستە چییە لە کەڵەکە بوونی کێشەکان بەسم لەوێ ئیش بۆ زۆر لایەن نەکراوە ینی ئیش لایەنەکەی گوێ خراوە بەڵام ینی چۆنڵی ئەمە شتەکان کەڵەکاکی مەسەرەکە ئایا ئەمە مەبەستێکە لە پلان سۆسخان بەڵێ سوپاس یەک کەسمان لێرە ماوە دەستخۆشی لە فەرخۆشی لە میانە بەڕێزانە ئەەکەم من سەر عەبدوڕەزاق خوێندکاری زانکۆ پرسیارێکم بۆ دکتۆر ئاراس ئەو تۆزە داکۆکی لەواکە کە ئەم حکوومەتە پلانی هەیە ئێمە گەسەر ژیانی ڕۆژانماکەین کە لەسەر ڕێگاوبانەکان فەوزای جادەکان قەیرانی گرانی بازار بارودۆخ تێکچوونی باردۆخی سیاسی ئێمە پلانمان هەیە بۆ ئەوەی زۆر لەسەوە مناقەش نەکەین بڵێ سوپاس بۆ تۆ بامار لاتان بێت بزان کێ قساکە دواتر با لای بێ کێ وەرگرن ئێرە وەرناگرێ عادەتە نەروان نەبووە مەبەستمەوەیە یەکێکتان قسە بکەن ئەوانی کە پرسیارەکە نەدیێتەوە سەرتانە بێ قسە بکەن لە پشتی منەوە لێرە ئەو کاکەی لە سەرەوە لە ناوەڕاست دانیشتو فەرموو کاگیان دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم بە خێراتنی دکتۆرە بەڕێزەکانەکەم بەڕاستی من پرسیارگەلێکی زۆرم لا دروست بووە ڕەخنە و سەرنج و پێشنیاری زۆرم هەیە بەس بە حکمیەوەی کاتەکە کەمە پرسیارەکانم چ کردوێتەوە لە دوو خاڵە خاڵ یەکەم ئایا عەفو پرسیارەکەشم ڕاستی پرسیارێکیان ڕاستی کاک دکتۆر ئارازەکەم ئایا حکوومەتێک کە خۆی بە واوچی میلەت و گەلەزانێ هیچ باوچێک نییە زەرەری ڕۆڵەکانی خۆی بوێ زەرەری جگەر گۆشەی خۆی بوێ بەزایم حکوومەتەی ئێمە بۆچی بەرژەوەندی خۆی بەلاوە گرنگتر و مەبەسترە لە بەرژەوەندی گەلەکەی لە دانانی پلانەکانیە بەڕاستی هەر پلانێکی داناوە بەرژەوەندی خۆی تایە بەرژەوەندی گەل و هاوڵاتی و میلەت و تاچی وڵاتیتیانە ئەمە پرسیاری یەکەم و کاریەوە چییە و پرسیاری دووەمەم ئەمەشیان وەگەر ڕوونکردنەوە و قسە لەسەرکردنی کاک دکتۆر شێرکۆ کە قسەی لەسەر بکە ئایا هۆکار چییە حکوومەت لە دانانی پلان و بەرنامەکانیە ئیشەکانی دووبارێ و ئیشەکانی دوو ئیشە هەوڵی نەداوە بە تیرێک بە بەردێک دوو چۆلەکە بکوژێ کە حکوومەتێکی وڵاتانە بەڕاستی زۆر بە سەریعی ئیشەکانیانەکەن بە بەردێک هەوڵێن بە بەردێک بە تیرێک دوو چۆلەکە بکوژن بەزم حکوومەتە ئێمە بە چوار بەریش چۆلەکەیکی بۆ ناکوژێ و ئیشەکانی دووبارەیە و نمونەشم زۆر پێ و بەڵگەشم پێ بەس ناتوانم کە درێژەی پێ بم بەس نمونەیەشی بەسیل لەسەر هاتوچۆیە کە ڕێگابانەکانمان تێکەڵە ڕێژە کرێ و قیرتاوە کرێ دوایی ئاوەڕۆی سنووقی بۆ داهاندرێ و ئەنجام سەر لە نوێ قیرەکە ڕۆشنێتەوە و ئاوەڕۆی بۆ کرێ و بۆری بۆ داهاندرێتەوە زۆر سپاس بۆ تۆش ئێستا ناوبڕێک وەرەگرین اینجا دێمە وڵات بۆ ئەمە چەند دەقە بۆ ئالان ئاخە سێ ئەوانە نەبێ هەر یەکسەر دەست پێکەینەوە گیان ئێستا بڵین کە پرسیارەکان تەواو بوون دوایی ئیتر چی پرسیارت لێکراوە بە دوایەکەوە جوابێ دەیتەوە بەڵێ بینەرانی ئازیز دوای ئەم نەوبڕا بەردەوامی ئەدەین بە پرسیاری میوانەکان